کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەکاری تەواوی بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق کردووە و بە شێوەیەکی ئەزموونیش لە زۆربەی پارێزگاکان پرۆسەی هەڵبژاردننی بە میکانیزمی نوێ بەڕێوە برد. هەڵبژاردننی داهاتوو لە ڕێگەی ئامێری پیکۆس بە شێوەی ئەلکترۆنی بەڕێوە دەچێت. دیارە ئەمان پرۆسەی هاوشێوەی دەنگدانات چەند جارێکە دووبارە ئەکەینەوە تاوەکو نزیکە بینەوە لە پرۆسەی دەنگدان. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە بە دەرفەتی ئەزانم ئاماژەی پێبەم ئەوەی ژەوەیەکەوە داوا لە دەنگدرانەکەین کە ئەوانەی کە پێشتر خۆیان تۆمار کردووە بە شێوی بایۆمەتری واتە پەنجەمۆریان لێ وەرگیراوە وێنەیان وەرگیراوە ئێستا کارتێکی بایۆمەتریان بۆ گەڕاوەتەوە لە تەواوی ناوەندەکانی تۆمارکردن کارتەکان بۆنی هەیە ئەتوانن سەردانی نزیکترین ناوەندی تۆمارکردن بکەن لە شوێنی نیشتە جێبوونیانەوە بۆی کارتەکە وەرگرنەوە چونکە تەنها ئەتوانن لە ڕێگەی ئەو کارتەی کە بۆیان دروستکراوە دەنگ بدەن بەبێ ئەو کارتە هیچ دەنگەرێ مافی ئەوەی نییە کە دەنگ بدات. کۆمیسیۆن دەڵێت ئامێرەکانی دەنگدان ئامێری پێشکەوتون و کۆمپانیایەکی ئەڵمانی سەرپەرشتی دەکات. هەڵبژاردننی ئەم جارەش تەنها لە ڕێگەی پێناسی کارتی بایۆمەتریەوە دەبێت. لەلایەکی دیکەوە کۆمیسیۆن لیژنەیەکی پێکێناوە بۆ سزادانی ئەو کاندیدانەی سەرپێچی دەکەن لە ماوەی بانگەشەی هەڵبژاردندا. دیارە ئامێرەکان هەمووی ئامێری پێشکەوتون بەڕێزان پرۆسی دەنگدانەکە بە شێوەی ئەلکترۆنیە پرۆسی دەنگدانەکە بە شێوەی ئەلکترۆنیە و لەگەڵیشا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیایەکی پێشکەوتی ئەڵمانیا کردووە بۆ پشکنینی ئامێر ئەلکترۆنیەکان بە شێوەیەکی بەردەوام تاوەکو ئەگەر کەم و کورتیەک نوقسانێک لە ئامێرەکان هەبێ بە زووترین کار چارەسەر بکرێت. بەڵێ دیارە پاڵێوراوەکان سەرجەمیان ناویان پەسەند کراوە ژمارەیان وەرگرتووە و ماوەی ئینسیحاب و پاشەکشە لە 26 ڕابردوو کۆتایی پێ هاتووە بۆ هیچ پارتێکی سیاسی نییە کە پاڵێوراوەکەی سەحب بکاتەوە و پاشەکشەی پێکا و هیچ داواکاریش لەوڕەوە ئاراسی کۆمیسیۆن نەکراوە. حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ڕابردوویەکی تاڵیان لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن و سیستەمی ئەلکترۆنی هەیە بەتایبەت دوای ئەو ساختەکاریانەی لەلایەن دەسەڵاتەوە کرا. بەڵام کۆمیسیۆن دەڵێت ئەم جارە لە ڕێگەی ئامێرێکی دیکەوە بەر بە هەموو ساختەکاریەکان دەگرن و داوا لە هاوڵاتیانیش دەکەن بە گەرمیەوە بەرەو پرۆسەی هەڵبژاردن بڕۆن. لە شاری سلێمانیش 1 ملیۆن و 360,000 دەنگدەر هەیە و تا ئێستا 180 هاوڵاتیان کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.